بۆ پاراستنی ژینگە و هۆشارکردنەوەی نەوجەوانان بە پێویست و بارکی خۆمان زانی کە سەردانی خانەی بێسەرپەرشتان بکەین لەوێ ینی توانای مناڵەکان ئێمامانێت توانای مناڵەکان دەرخین لە ڕێگەی هەر شتێکەوە بێ کێمە لە توانامانە بێ بۆ ئەم قۆناغا ئێمە ویسمان کە توانای مناڵەکان لە ڕێگەی تابلۆ دەرخین بۆیە هەستین بۆ بەسەردارکردنی ئەو خانەیە و پێشکەشکردنی چەند تابلۆیەک بۆیان کە ئەوان بتوان ئەوەی کە لە ناخیانەیە ئەوەی کە لە مێشکانایە ئەوە بیر لە چیەکەنەوە بیخەنە سەر تابلۆیە. بێگومان و گۆزانین ئەو مناڵانە زیاتر لە کەش و هەوایە کاژین کە داخراوە تێکەڵ بە مناڵی کە زۆر نابنجکە لە ئەو کاتانی کە لە خوێندنگان بۆیە ئێمەمانەوە هیچ جیاوازێکیان نەبێ لەگەڵ هیچ مناڵێکی ئاساییە بۆیە ویستمانم هەنگاوە برێن و زیاتر بەرەو پیکان بۆی تا بتوان ئەوانش بەرەوڕووی ئێمە بەرەوڕووی کۆمەڵگە بێن بۆی بتوانن لە داهاتووە نەوەیەکی سەرکەوت و نەوەیەکی زۆر باشیانە دەربچێت کە کراوە بن بەڕووی کۆمەڵگە و بتوانن بە ئاسایی ژیانی خۆیان بەڕێ بکەن وەکو هەموو مناڵێکی کە وەکو هەموو تاکێکی کە. أو فيقين وكبتر الناف علو آكري هي خر فيقين خمالية خلكي ما شمير رغبة سر فيقي خمالية هي بتر تشيد الفيقي دربة فيقي خمالي قالك زورتنا الفيقي دي خلكي ما همي برو خدا فيقي خمالي وسعراوي مناسبة نياقرانا وقتی فقه خمالیه خاصة پاییزه اغلب خارجی منطقه يعني منطقه خری يعني آن مقصدان خرب فقه خمالیه و پشت اینجیش فقه خمالی پتر صرفیاده پتره. تۆمپای داری زوو داری بوو نەود نەبوو ئەشەوە کۆڵ داری و باوەدا وەدێ ئیسە دەخوا بە زیاوێت تۆمپا گازیە ڕەحەت و نەدوو کەڵە و بۆژن ڕەحەتە و هەم بۆ پیا و ڕەحەتە هەم بۆژن وەدە ئەفسوود لە ئێرانێمە ئیمڕۆ تەوەڕم فرێز گرانیەکەشمان فرێز وەدە بێکاریەکەمان کوردن بێکارە خەڵکەکەمان. 6 ساڵە خەریکم کارمە ساڵ و نیمێکی لە بەردەست وەسایەکە بووم لای مزگەوتە ژارە ئیسێشە بە ماوەی 4 ساڵ و نیمە دوکانی خۆمە ئەمە 3 ساڵیشە هانمم دوکانە لەخوا بەزیاو بێ مشتریم بووە و بازار خراپ نەبووە